دیارە قەزای سۆرانیش وەک هەموو قەزاکانی هەرێمی کوردستان بەدەر نییە لە کەم و کوڕی و لە کێشە و گیر و گرفتکە لە ناوچەکەدا هەیە. دیارە لە قەزای سۆران کۆمەڵی کێشە و گیر و گرفت هەیە بۆ نمونە لە سەری هەمویان نەبوونی ماستەر پلانێکی گونجاو بۆ شارەکەم. دیار لە دوای ڕاپەڕینەوە شارە بە شێوەیەکی نازانستی گەشەی کردووەکە بۆتە هۆی ئەوەی کە تۆزێک سیمای شارستانیەتی خۆی لەدەست بدا. هەروەها کێشەی ترمان هەیە، کێشەی ڕێگاوبانەکانە بەڕاستی کەم و کوڕی هەیە بەتایبەتی لە ڕێگای نێوان دێهاتەکان کە تا ئێستا قیرتاونینەوە. هەروەها لەناو ڕێگای سەیرێکیش چکە خۆتان زان سۆران یەکێکە لە قەزا گەشتیاریەکان هەروەها لە ڕووی هەڵکەوتەی جوگرافی پێگەیەکی تایبەتی جوگرافی هەیە چکە دەکەوێتە سەر سنووری تورکیا ئێران مەژوای کردووە کە ژمارەی زۆر گەشتیار هەم لە ڕووی گەشتیارییان بۆ جۆڵی بازرگانیش کەسانی زۆر هەمشوی ئەو شارە بکەن بۆیە ئەم شارش وەک هەموو قەزاکان کە کۆمەڵی کێشەی گوێگرفتی کارەبایە، کێشەی نەبوونی ئاوە لە ڕووی ئاوە زۆر خراپ، هەروەها کێشەی ڕێگاوبانە. بەڵام لە هەمووشی خراپتر دیاردەیەکی زۆر باو لە سۆران بڵاو بۆتەوە کە دیاردەی زۆربوونی کافیەکان، کافتریاکان و کێشانی نێرگەلە لەلایەن گەنجەکانەوە کە گومان دەکرێت لەناو ئەو کافیانە ڕێژێکی تریاکیش بخورد بچێشرێت یان شیش بەکاربهێنرێت. بۆیە ئێمە هەوڵ دەدەن لەم کۆبوونەوەی دەردەشەی ئەو بابەتانە بکەین و لایەنی پەیوەندیدار لە ئاگادار بکەینەوە بۆ ئەوەی ڕێگری لەم جۆرە کارانە بکات.